بەنامی خۆی سڵام عەلیکم مایزاوە شەویستان فەرە بۆش حاڵزان و دیدارەتە ڕنامانە خزمەت تاپەی هەرمانەکەی وێما کە خزمەتکردەی زوانەکەیمان و پارێزنای واچەکانمانە. وەشەویستە یۆچا چێوە کە هۆرامی هەر زۆر بەکارەژە ئاردن جەواڵێنە هیچێوە پەنەش وچوت جەواڵی اینە بلا تەشبی سەرەکەش کەریۆ ئاوی گەرمەشکەرینە وەختی وێش پێسە دەرمانێ تایبەت نییە بە هۆرامی و خەڵکی تەری جەنش بە نەکەمش بەین وێمە بەس مەقسەڵ نامەکێشەنە ئاوی گەرمە شاکردنە یان ئاوی گەرمە ماکردنە یان ماسەر و لەمێ ماوە یان ماسەر و مازی ماوە یان هەریاگەمە ئێشش چەنە ئێشش بێ بۆ وستەن ماسەرش بێنێ خاص بووە ئینە بە هۆرامی پەنەش ماسمی جەواڵی یان جەواد وش مشو بەنووستی مشو جەوادی بەزانە مەکردی و پاسە و تازاندێمە حرفە هۆرامیەکانە پیتە هۆرامیەکانە یۆما هەن جای ئڵێ کە اینە هۆرامی ئەسڵا واتمێ فۆنەتیکی ئەسڵ و هۆرامیە واچۆ جەواڵی واچێەوە هۆرامی ئەسڵ و ڕەسەنە بەڵام حیف بخەساری سە هۆرامی زوانەکە ئاگاش جەوێژ نییە گەنج و پیر جەوەنیم بەکار ئاردێنێ کۆنە جەوەنەکی ئاوی گەرمەکەرە لێ جەوەنەکەی کاکە جەوەنە هۆرامی نییە جەوەنە سۆرانی بە کوردی وچۆ جەوەنەکە بێنە ئاوی گەرمکەرە ناو جەوەنەکەەوە جەوەنەی گەرمی بخەرە سەر ئێمە ماتمێت ئێمە ماتمێت جەواڵی جاوەر و ئالەی هۆرامی دوان حیف و خەسار وێژ واچەوە ڕەسەنەش هەنە پێی ئیچیویەکە بەکارمێ پەنەش ماتمێت جەواڵی نامێش جەواڵێنێ وشو ئێمە چی واسمێت جەوەنی جاوەروانێ داوا تاوە نەکردو وێ تا و گۆرە گولانەتاوە جاینێ چێڵێ واجدێ جەوەنی واجدێ جەواڵێ چ کاتێ بە هۆرامی ئینە پەنەش وچوو جەواڵێ کە ئینە وەخت وێش دەرمان بێن ئیسێش هەر دەرمانە دوور نەبێ من ئارۆنی مەڕۆ بەکارم ئاردن ئارۆنی مەڕۆ بەکارم ئارد یعنی تقریبا شێوە ئێشە لەمە منەبێ ئاوی گەرمەم کردن نیام سەر لەمێمەوە پێسە قەدیمیە فەرماوە خێر ڕۆژنابوو بنجیۆ ملتانە ئێشەکەم نەمە جاوەروانێ داواتاوە نەکردو چێ لەشمزمە واجدێ جەوەنی واجدێ جەواڵێ هەمێڵەوانە ناتاوا بۆم استیفادەیاون و بە زوانەکە ماوە استیفادەیاون و بەشمن سبسکرایب و کەناڵی تا بیر نەشۆ پەنج بنیە دەزەنگڵەکێرە لایک و ڤیدیۆکاما کردێ وەڵای شاکردێکیان دێشاپەی وترینی تا فرەتەرین و خەڵکی ما استیفادەشان چەنەکەرۆ وەشحاڵ بیا و شانیش دێ